ڕێکەوتی هەڤدەی خەزەڵوەری ساڵی 1350 هەتاوی جەلادانی کۆماری ئیسلامی لە پادگانی شاری مەهاباد تێکۆشەرێکی کۆمەڵەیان بەناوی هاوڕێ کەماڵ ڕەحیمی تیرباران کرد. هاوڕێ کەماڵ ڕەحیمی خەڵکی ناوچەی مەهاباد بوو. ڕێکەوتی هەڤدەی خەزەڵوەری ساڵی 1359 هەتاوی هێزە سەرکوتگەرەکانی کۆماری ئیسلامی لە ئاوایی سۆفیان سەر بە ناوچەی شنۆ 13 کەس لە خەڵکی بێتاوانی ئەم ئاواییان قەتڵوعام کرد و زیاتر لە 20 کەسیان بە برینداری لەم ئاواییە بەجێهێشت. پاسدارانی کۆماری ئیسلامی و دار و دەستەکەی مەلا حەسەن لەم ڕۆژەدا ئەم ئاواییان گەمارۆدا و بێ هیچ بیانوویەک تەقەیان لە خەڵک کرد و پاشان چوونە ناو ئاواییەکە ژن و منداڵ و پیر و گەنجیان خستە ژێر ئاگری چەکی خۆیان و کۆمەڵ کوژێکی تریان لە مێژووی ڕەشی خۆیان تۆمار کرد. بەم جۆرە جنوسایدی هاوشێوەی قارنێ و قەڵاتان بۆ چەندومین جار لەلایەن ڕژیمەوە ئەنجام درایەوە. ڕێکەوتی هەڤدەی خەزەڵوەری ساڵی 1361 هەتاوی چەند دەستە لە پێشمەرگەکانی کۆمەڵە لە ناوچەی بۆکان لە نیزیگ ئاوایی حەمامیان کەوتنە کەمینی هێزەکانی کۆماری ئیسلامی و پاش شەڕێکی قورس توانیان هێزەکانی کۆماری ئیسلامی تێک بشکێنن. لەم عەمەلیاتەدا چەندین کەس لە هێزەکانی کۆماری ئیسلامی کوژران. هەر لەم شەڕەدا پێشمەرگەیەکی فداکاری کۆمەڵە بە ناوی هاوڕێ حوسێن شەریف ئازەر گیانی ئازیزی بەخت کرد و هەروەها هاوڕێ عەبوبەکر خودادوست بە برینداری کەوتە دەست هێزەکانی کۆماری ئیسلامی. هاوڕێ حوسێن شەریف ئازەر ناسراو بە حوسێنی نۆبار لە بنەماڵەیەکی زەحمەتکێشی ئاوایی نۆبار سەر بە ناوچەی بۆکان لەدایک بوو. ساڵی 1359 تاوی هاتە ناو ڕیزی هێزی پێشمەرگەی کۆمەڵە و لەدەیان شەڕی ناوچەی موکریان و جادەی بورهان چالاکانە بەشداری کرد. هاوڕێ عەبوبەکر خودادوست ناسراو بە عەبووی حەمامیان لە بنەماڵەیەکی زەحمەتکێشی ئاوایی حەمامیان لەدایک بوو. ساڵی 1359 هەتاوی وەک ئەندامێکی چالاکی شوڕای دێی ئاوایی حەمامیان لەگەڵ شەهید محەممەد ئەمین مرادی درێژەی بە چالاکی سیاسیدا و وەک پێشمەرگەیەکی فداکار لە ڕیزی پێشمەرگەکانی کۆمەڵەدا درێژەی بە خەباتی خۆیدا. لە جەریانی ئەم شەڕە لە حاڵێکدا کە بریندار ببوو کەوتە دەست جەلادانی کۆماری ئیسلامی و پاش ئازار و ئەشکەنجەیەکی زۆر بە شێوەیەکی نادیار لە زیندانەکانی کۆماری ئیسلامی بەدەست جەلادانی ئەم ڕژیمەوە شەهید کرا و پەیوەست بوو بە کاروانی شەهیدانی کۆمەڵەوە. ڕێکەوتی هەڤدەی خەزەڵوەری ساڵی 1362 هەتاوی هێزە سەرکوتگەرەکانی کۆماری ئیسلامی هێرشیان کردە سەر ئاوایەکانی ڕۆژ ئاوای ناوچەی سەقز و پێشمەرگەکانی کۆمەڵە لە نیزیگ ئاوایی مەرخۆز بەرەنگاری ئەم هێرشە بوون. لە شەڕێکی سەخت و خێناویدا هێزی دوژمنیان تووشی شکستێکی قورس کرد. لە جەریانی ئەم شەڕەدا دوو پێشمەرگەی فیداکاری کۆمەڵە بە ناوەکانی هاوڕێ ئەحمەد کانی سەید و هاوڕێ کامیل عەبدوڵڵاهی گیانی ئازیزیان بەخت کرد. هاوڕێ ئەحمەد کانی سەید ساڵی 1343 هەتاوی لە ئاوایی کانی سەید سەر بە ناوچەی سەقز لەدایک بوو.
ساڵی 1350 تاوی پەیوەندی بە کۆمەڵەوە گرت و لە ئاوایەکەی خۆیان و هەروەها شاری سەقز و دەوروبەر درێژەی بە چالاکی نهێنیدا. ساڵی 1361 تاوی هاتە ناو ریزی هێزی پێشمەرگەی کۆمەڵە و لە ریزی پێشمەرگەکانی کۆمەڵە بەهۆی فیداکاری و ئازایەتیەوە بوو بە کەسایەتیەکی جێگەی متمانە و خۆشەویست لە نێو هاوڕێیانیدا. هاوڕێ کامیل عەبدوڵڵاهی ساڵی 1342 هەتاوی لە ئاوایی خۆشقشلاق سەر بە ناوچەی فەیزوڵابەجی سەقز لەدایک بوو. لە سەرەتای چالاکی ئاشکرای کۆمەڵە هاوڕێ کامیل پەیوەندی بە کۆمەڵەوە گرت و درێژەی بە چالاکی سیاسی خۆیدا. هاوینی ساڵی 1361 تاوی بەهۆی توندبوونەوەی خەفەقانی نێوشار نەیتوانی لە ناو شار درێژە بە هەڵسوڕانی خۆی بدا و ئەم جارە ڕێگەی پێشمەرگایەتی گرتە بەر و لە ریزی پێشمەرگەکانی کۆمەڵەدا لەدەیان شەڕ و عەمەلیاتدا بەشداری کرد. ساڵی 1362 تاوی بوو بە ئەندامی کۆمەڵە. ڕێکەوتی حەڤدەی خەزەڵوەری ساڵی 1362 هەتاوی بەرزاییەکانی بەردەزەرد لە مەسیری جادەی نەغەدەشنۆ بوو بە مەیدانی شەڕێکی قورس لە نێوان هێزە داگیرکەرەکانی کۆماری ئیسلامی و هێزی پێشمەرگەی کۆمەڵە. لەم شەڕەدا کە چەندین ساعەتی خەیاند هێزەکانی کۆماری ئیسلامی تووشی زەرەر و زیانێکی زۆر هاتن. لە جەریانی ئەم شەڕەدا سێ پێشمەرگەی فیداکاری کۆمەڵە بە ناوەکانی هاوڕێ عەلی قادری و هاوڕێ فەرزاد سۆهرابی و هاوڕێ موبەشر خەیاڵی گیانی ئازیزیان بەخت کرد. هاوڕێ موبەشر خەیاڵی فەرماندەی دەستە ساڵی 1339 تاوی لە ئاوایی قەرەقشلاق سەر بە شاروێرانی ناوچەی مەهاباد لەدایک بوو. پاش ڕاپەڕینی ساڵی 1357 تاوی پەیوەندی بە کۆمەڵەوە گرت و درێژەی بە چالاکی نهێنیدا. ساڵی 1359 تاوی لەلایەن هێزەکانی کۆماری ئیسلامی دەستگیر کرا. پاش 9 مانگ لە جەریانی ئاڵوگۆڕی دیلەکان لە زیندان ئازاد کرا و گەڕایەوە ناو ریزی هێزی پێشمەرگەی کۆمەڵە و لەدەیان شەڕی ناوچەی موکریان چالاکانە بەشداری کرد. هاوڕێ عەلی قادری ساڵی 1339 تاوی لە شاری مەهاباد لەدایک بوو. هەر لەم شارە بڕوانامەی دیپلۆمی وەرگرت. ساڵی 1359 تاوی لەلایەن هێزەکانی کۆماری ئیسلامی دەستگیر کرا و پاش تەحەمولی چەند مانگ ئازار و ئەشکەنجە ئازاد کرا و پاشان هاتە ناو ریزی هێزی پێشمەرگەی کۆمەڵە و لە بەشی مخابرات سازماندرا. هاوڕێ فەرزاد سۆهرابی ناسراو بە فوئاد سنەی ساڵی 1341 تاوی لە شاری سنا لەدایک بوو. زستانی ساڵی 1361 تاوی هاتە ناو ریزی هێزی پێشمەرگەی کۆمەڵە و لەدەیان شەڕی ناوچەکانی مەریوان و سنە و شنۆ بەشداری چالاکانەی کرد. ڕێکەوتی هەژدەی خەزەڵوەری ساڵی 1360 هەتاوی خۆفرۆشان و هێزە سەر کودگەرەکانی کۆماری ئیسلامی هێرشیان کردە سەر ئاوایەکانی ناوچەی شنۆ. ئەم هێرشەی خۆفرۆشان و ڕژیم
لە ئاوایی بایزاوێ لەگەڵ مقاومەت و بەرەنگاری پێشمەرگەکانی کۆمەڵە ڕووبەڕوو بووەوە و لە شەڕێکی سەخت و درێژخایەن هێزی داگیرکرد تووشی خەسارەتێکی قورسات و دەیان کەس لە هێزەکانی کۆماری ئیسلامی کوژران. ئەم شەڕە حەماسیە بە خوێنی 11 ئەستێرەی گەشاوەی خەڵکی زەحمەتکێشی کوردستان لە مێژووی خەباتی ئەم گەلەدا تۆمار کرا کە بریتین لە هاوڕێیان مستەفا ئابزان، کەریم فەتاحی، مەنسوور موسەوی، عەبدولخالق محەممەدپور، نادر باغبانی، محەممەد ئەمین ڕەسووڵی، سەلاح مرادی، سولەیمان تەپەڕەشی، عوسمان ڕامی، هەمزە محەممەدسانی و سولەیمان بایزیدی گوڵ ئەو 11 ڕۆڵە تێکۆشەرە بوون کە گیانی ئازیزیان لە ڕێگەی ئامانجە بەرزەکانی کۆمەڵەدا بەخت کرد. هاوڕێ مستەفا ئابزان ساڵی 1343 تاوی لە ئاوایی قارنێ سەر بە نەوچەی نەغەدا لەدایک بوو. لە جەریانی جنایەتی پاسدارانی کۆماری ئیسلامی لە ئاوایی قارنێ کەسوکاری لەدەستدا. ساڵی 1358 تاوی پەیوەندی بە تەشکیلاتی کۆمەڵەوە گرت. ساڵی 1360 تاوی هاتە ناو ریزی پێشمەرگەی کۆمەڵە و لە شەڕەکانی بەرگریدا چالاکانە بەشداری کرد. هاوڕێ کەریم فەتاحی ساڵی 1342 تاوی لە ئاوایی عەلیاباد سەر بە ناوچەی سندوسی نەغەدا لەدایک بوو. لە ڕاپەڕینی ساڵی 1357 تاوی شان بە شانی خوێندکارانی شاری نەغەدا بەشداری کرد. دوای ڕاپەڕین لە جەمعیەتی ئازادی و زەحمەتکێشانی نەغەدا درێژەی بە خەباتی خۆیدا. ساڵی 1359 تاوی پەیوەندی بە کۆمەڵەوە گرت و هەڵسوڕانی شۆڕەژێرانەی خۆی لەناو کۆمەڵەدا درێژە پێدا. هاوڕێ مەنسوور موسەوی ساڵی 1337 تاوی لە شاری شنۆ لەدایک بوو. لە پێش ڕاپەڕین لە ئاوایەکانی ماکۆ دەرسی دەوتەوە. لە ڕاپەڕینی ساڵی 1357 تاوی چالاکانە بەشداری کرد و پاشان لە جەمعیەتی دیفاع لە حقوقی خەڵکی کورد لە شنۆ درێژەی بە خەباتی خۆیدا. بەهاری ساڵی 1358 تاوی پەیوەندی بە کۆمەڵەوە گرت و لە بەشی تەشکیلاتی نەهێنی چالاکانە بەشداری کرد و لە شەڕەکانی بەرگریدا وەک پێشمەرگەیەکی جەسوور دژی داگیرکەران حەماسەی خوڵقاند. هاوڕێ عەبدولخالق محەممەدپور ساڵی 1340 هەتاوی لە ئاوایی گێچە سەر بە ناوچەی سۆماو لەدایک بوو. ساڵی 1358 تاوی لە شاری ورمێ پەیوەندی بە کۆمەڵەوە گرت. ساڵی 1359 تاوی لە ریزی پێشمەرگەی کۆمەڵەدا لە شەڕەکانی بەرگری وەک جەنگاوەرێکی فیداکار و وەک کادرێکی پزیشکی دەوری جێرا. لە کاتی پانسمانی هاوڕەیەکی پێشمەرگە لەم شەڕەدا کەوتە بەر پڕیشکی خۆمپارە و گیانی ئازیزی بەخت کرد. هاوڕێ سولەیمان تەپەڕەشی ساڵی 1342 تاوی لە ئاوایی کولیچە سەر بە ناوچەی پیرانشار لەدایک بوو. پاش ڕاپەڕینی ساڵی 1357 هەتاوی و بەشداری چالاکانە پەیوەندی بە تەشکیلاتی کۆمەڵەوە گرت و ماوەیەک لە تەشکیلاتی ڕۆستایی کاری کرد. پاش گیرانی شاری شنۆ لەلایەن هێزەکانی کۆماری ئیسلامی هاتە ناو ریزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ عوسمان ڕامین
ساڵی 1343 تاوی لە ئاوایی قارنێ سەر بە شاری نەغەدا لەدایک بوو. پاش ڕاپەڕینی ساڵی 1357 تاوی پەیوەندی بە کۆمەڵەوە گرت. لە قەتڵ و عامی قارنێ دوو خوشک و دوو برای گیانیان بەخەت کرد. دوای دەورەی یەکەمی بزوتنەوەی شۆڕش جێرانەی کوردستان لە ئاواییەکەی خۆیان لەگەڵ چەند هاوڕێی تری بنکەی هەڵسوڕانی کۆمەڵەیان پێکێنا. هاوڕێ هەمزە محەممەد سانی لە ناوچەی شنۆ لەدایک بوو. پاش ڕاپەڕینی ساڵی 1357 تاوی پەیوەندی بە تەشکیلاتی کۆمەڵەوە گرت و ساڵی 1358 تاوی و لە شەڕەکانی بەرگری دژی هێرشی کۆماری ئیسلامی بۆ سەر کوردستان چالاکانە بەشداری کرد. هاوڕێ سولەیمان بایزیدی گوڵ لە ئاوایی خانلەر سەر بە ناوچەی شنۆ لەدایک بوو. دوای ڕاپەڕینی ساڵی 1357 تاوی لە جەمعیەتی دیفاع لە حقوقی خەڵکی کورد درێژەی بە تێکۆشانی خۆیدا. پاش لەشکەرکشی یەکەمی کۆماری ئیسلامی بۆ سەر کوردستان هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە و لە شەڕەکانی بەرگریدا چالاکانە بەشداری کرد و تا دوایین گولەی لە بەرامبەری خۆفرۆشان و کۆماری ئیسلامی لە بەیزاوێ مقاومەتی کرد و دواتر کەوتە دەست بەکرێ گیراوان و هەر لە مەیدانی شار تیرباران کرا. هاوڕێ نادر باغبانی ساڵی 1342 هەتاوی لە ئاوایی سەوجە سەر بە ناوچەی شنۆ لەدایک بوو. لە سەردەمی ڕاپەڕینی ساڵی 1357 تاوی لەگەڵ کۆمەڵە ئاشنا بوو پەیوەندی بەم تەشکیلاتەوە گرت. لە کاتی هێرشی دووەمی کۆماری ئیسلامی لە بەهاری ساڵی 1359 تاوی بە پێی مەعموریەتێکی تەشکیلاتی لە ڕیزەکانی بەشی عەلێنی پێشمەرگایەتی درێژەی بە خەباتی شۆڕش گێڕانەدا. هاوڕێ محەممەد ئەمین ڕەسووڵی ساڵی 1342 تاوی لە ئاوایی قەڵاتان سەر بە شاری نەغەدا لەدایک بوو. ساڵی 1358 تاوی پەیوەندی بە کۆمەڵەوە گرت و لە هێزی بەرگری سازماندرا و لە کاتی هێرشی یەکەم و دووهەمی کۆماری ئیسلامی بۆ سەر کوردستان وەک پێشمەرگەیەکی چالاک لە شەڕەکانی بەرگری بەشداری کرد. هاوڕێ سەلاح مرادی ساڵی 1343 هەتاوی لە ئاوایی قارنێ سەر بە شاری نەغەدا لەدایک بوو. پاش بەشداریکردن لە ڕاپەڕینی ساڵی 1357 تاوی و چالاکی لە جەمعیەتی دیفاع لە ئازادی و حقوقی خەڵکی کوردستان ساڵی 1358 تاوی بۆ درێژەدان بە خەباتی سیاسی خۆی پەیوەندی بە کۆمەڵەوە گرت. جەنایەتی پاسدارانی کۆماری ئیسلامی لە ئاوایی قارنێ بوو بەهۆی دەربەدەری بنەماڵەکەی. هەر لەو ساڵەدا بە پێی بڕیاری تەشکیلات هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە و لە شەڕەکانی بەرگری چالاکانە بەشداری کرد. ڕێکەوتی هەژدەی خەزاڵوەری ساڵی 1360 هەتاوی خوێندکارانی شاری سەقەز بە نیشانەی ئێعتراز لە زیندانیکردنی خوێندکارانی ئەم شارە و هەروەها بە بیانووی دەرکرانی 48 خوێندکاری مەدرسەی ئازادی خۆپیشاندانێکی گەورەیان سازدا و دژی هێزەکانی کۆماری ئیسلامی لەم شارە دروشمیاندا کە لەگەڵ ئاگری هێزەکانی کۆماری ئیسلامی ڕووبەڕوو بوونەوە. لە جەریانی تەقەی هێزەکانی کۆماری ئیسلامی 9 خوێندکاری خۆپیشاندەر بریندار بوون و بەداخەوە 2 خوێندکار بە ناوەکانی هاوڕێ ناسر ساڵحی و هاوڕێ عوسمان فەرەجپور
ئەندامی تەشکیلاتی نەهێنی کۆمەڵە بەهۆی قوڵبوونی برینەکانیان گیانیان لە ڕێگەی ئازادیدا بەخەت کرد. هاوڕێ عوسمان فەرەجپور ساڵی 1342 تاوی لە ئاوایی حاجی هەمان سەر بە ناوچەی سەقز لەدایک بوو. دوای هێرشی یەکەمی ڕژیم بۆ سەر کوردستان لە شاری سەقز لە زۆربەی خۆپیشاندانەکانی دژی ڕژیم هەڵسوڕاوانە بەشداری کرد. لە کاتی هێرشی دووهەمی ڕژیم بۆ سەر کوردستان لە ساڵی 1359 تاوی پەیوەندی بە تەشکیلاتی کۆمەڵەوە گرت و هەڵسوڕانی خەباتکارانەی خۆی بە کۆمەڵەوە گرێدا. ڕێکەوتی هەژدەی خەزەڵوەری ساڵی 1364 هەتاوی ڕژیمی کۆماری ئیسلامی پاش کۆکردنەوەی هێزێکی زۆر لە گروهی زەربەتی شارەکانی سنا، کامیاران، چەمشار و ژاوەرۆ هێرشێکی بەربڵاوی هێنایە سەر ئاوایەکانی مەڵەوشان و زەنان و باقی ئاوایەکانی دەوروبەری شاری سنا. چەند واحید لە پێشمەرگەکانی گوردانی شاهۆ بەرەنگاری ئەم هێرشە بوون و لە شەڕێکی سەرکەوتوانەدا کە 13 ساعەتی خەیاند زیانێکی قورسیان بە دوژمن گەیاند و چەندین چەک دەستکەوتی پێشمەرگەکان بوو. لە جەریانی ئەم شەڕەدا پێشمەرگەیەکی فیداکاری کۆمەڵە بە ناوی هاوڕێ یەدوڵڵا ئەمانی گیانی ئازیزی بەخت کرد. هاوڕێ یەدوڵڵا ئەمانی ساڵی 1345 هەتاوی لە ئاوایی پیرمغار سەر بە ناوچەی کامیاران لەدایک بوو. ساڵی 1362 تاوی هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە و پاش تەواوکردنی دەورەی سیاسی نظامی لە گوردانی شاهۆ سازماندرا. هاوڕێ یەدوڵڵا لەدەیان شەڕی ناوچەی جنوب چالاکانە بەشداری کرد. ڕێکەوتی 19 خەزەڵوەری ساڵی 1359 هەتاوی هێزەکانی کۆماری ئیسلامی 17 کەسیان لە خەڵکی ئاوایی سەرروکانی سەر بە شاری پیرانشار قەتڵ و عام کرد. هێزەکانی کۆماری ئیسلامی و دار و دەستەی بەسیجی مستەعزەفین بۆ ئاوایی سەرروکانی دەیان ماڵی ئەم ئاواییان ئاگر تێبەردا و بە چەکی قورس و ساتور و چەقۆ کەوتنە گیانی خەڵکی بێتاوانی ئەم ئاواییە و 17 ژن و منداڵ و پیری ئەم ئاواییان شەهید کرد. لەم هێرشە وەحشیانەیەدا چاوی زۆربەی کوژراوەکان دەرهێنرا بوو، منداڵی سەر بێشکەش ڕەحمی پێنەکرا و لەناو ئاگردا سووتێندرا. ڕێکەوتی 19 خەزەڵوەری ساڵی 1360 هەتاوی ئاوایی نەوەڕا سەر بە شاری سنا بۆ ماوەی 15 ساعات شاهیدی مقاومەت و ڕاوەستاوی دلێرانەی هاوڕێ فەخرەدین ڕەحمەتی پێشمەرگەی ئازا و فیداکاری کۆمەڵە بوو. لەم ڕۆژەدا لە حاڵێکدا کە هاوڕێ فەخرەدین لە ماڵەکەی خۆیدا لە حاڵی حەسانەوەدا بوو کەوتە گەماروی هێزەکانی کۆماری ئیسلامی. لەبەر ئەوەی کە هاوڕێ فەخرەدین حازر بەخۆ بەدەستەوەدان نەبوو، هێزەکانی کۆماری ئیسلامی لە هەموو لایەکەوە ماڵی هاوڕێ فەخرەدینیان خستە ژێر ئاگری توندی خۆیان، تەنانەت ڕەحمیان بە برای 12 ساڵانەکەی کە بە ناوی عەلابوو نەکرد و تیربارانیان کرد. هەر ئەمە بووە هۆی دەستپێکردنی شەڕێکی حەماسی لەلایەن هاوڕێ فەخرەدینەوە کە لەم شەڕەدا 15 کەس لە هێزەکانی کۆماری ئیسلامی کوژران.
هاوڕێ فەخرەدین کاتێک بینی کە ماڵەکەیان ئاگری تێبەردراوە لە ماڵەکەی هاتە دەرەوە و هەر لەوێش چەندین کەسی لایەزەکانی کۆمار ئیسلامی کوشت و خۆشی بە دوایین فیشەکی لەبەر ئەوەی کە نەکەوێتە دەست جەلادانی کۆمار ئیسلامی کۆتایی بە ژیانی پڕ لە شانازی خۆی هێنا و بەم شێوەیە هاوڕێ فەخرەدین نەوەرە و هاوڕێ عەلا نەوەڕە دوو برای شۆڕژگێر جانی ئازیزیان بەخت کرد. هاوڕێ فەخرەدین ڕەحمەتی ساڵی 1334 تاوی لە ئاوایی نەوەڕا سەر بە ناوچەی سنا لەدایک بوو. شەوی 19 خەزەڵوەری ساڵی 1360 تاوی ساعات 8 شەو هێزێکی زۆر لە پاسداران و بەکرێگیراوانی ڕژیم جێگیر لە شاری سنا لە هەموو لایەکەوە بەرەو ئاوایی نەوەڕا وەڕێکەوتن. ژمارەیەکی زۆر لە بەکرێگیراوان لە کێوەکانەوە بەرەو نەوەڕا دەهاتن و دەور و بەری ئەو شوێنەیان داگیر دەکرد. ئەوان خۆیان وەک پێشمەرگەی کۆمەڵە دەناسێن و دەڵێن لە عملیاتێکی نێو شار گەڕاونەتەوە. ساعات چواری بەرەبەیانی دوو کەس لە بەکرێگیراوانی ناوچەکە دەستنە ماڵی هاوڕێ فەخرەدین و وەکو پێشمەرگە خۆیان دەناسێنن. بەڵام هاوڕێ فەخرەدین ئەوان دەناسێ و لێیان دێتە دەست و هەر لەوێ هەردووچیان دەکوژێت. هاوڕێ فەخرە کاتێک کە دەزانێت گەمارۆ دراوە خێرا هاوسەر و مناڵەکانی دەنێرێتە دەرەوەی ماڵ و لەو مەترسیە دووریان دەخاتەوە. ئەمجار بۆ خۆی حەماسەیەک دەخۆڵقێنێت کە ئاخری ئەو حەماسەیە مەرجێکی سوور بوو کە بۆ هەتاییە لە مێژووی خەباتی کوردستاندا تۆمار دەکرێت. هاوڕێ فەخرە بە کەڵاشینکۆفەکەی خۆی و ژێسەیەک کە لە ماڵەوە هەیبوو دەستی دایە حەماسەیەکی قارەمانانە لە دژی بەکرێگیراوان. ئەو شەوە بە مقاومەت و خۆڕاگرێکی بێوێنە بەسەر دەبات و پێش ڕووناک بوون چەک و تەقەمەنی ئەو بەکرێگیراوانەی کە لە ماڵەکەیدا کوژرابوون دەیکێشێتە ژوورەوە. هاوکار لەگەڵ ڕووناکی بەکرێگیراوان و پاسدارانی ڕژیم کە لە هەموو لایەکەوە ماڵەکەیان گەمارۆدا بوو هەموو دەرگا و پەنجەرەکان دەدەنە بەر دەستڕێژی گولە. هەر لەو کاتەدا عەلا برای هاوڕێ فەخرەدین کە 12 ساڵی تەمەن دەبێت لە ماڵی خۆیانەوە دێتە دەر کە بەکرێگیراوان دەستڕێژی لێ دەکەن و پاش ئەشکەنجەیەکی زۆر و وەحشیانە لە کاتێکدا کە دەستی لە پشتەوە بەسرا بوو لە نیزیک چایەخانەکەی پەنادێ دەی بەنە کەنار چۆمێک و بەکرێگیراوێکی خەڵکی ئاوایی نەوەڕا دەیداتە بەڕێکبار و هەر لەوێ هاوڕێ عەلا گیانی لەدەست دەدا. پاشان بەکرێگیراوان بە کەڵک وەرگرتن لە هەموو جۆرە چەکێکی قورس کە پێیان بوو ماڵەکەیان دەدەنە بەر دەستڕێژی و دەیخەنە ژێر وەحشیانەترین هێرشی خۆیانەوە. تەنانەت چەندین جار لە سەربانی ماڵەکەیەوە مەوادی تەقینەوەیان فرێ دەدایە ناو ماڵەوە. بەڵام هاوڕێ فەخرە بە وشیاری و خوێنساردیەوە مقاومەتی دەکرد و بێ ئەوەی هیچ ڕاڕاییەک لە ورەی پۆڵایینیدا بێتە پێش. قارەمانانە شەڕی دەکرد. نیزیک سەعات 12 نیوەڕۆ پاسداران بەڕژاندنی بنزین و نەوت و تەقاندنی RPG ماڵەکەیان ئاگر تێبەردا. بەڵام هاوڕێ فەخرە بە دەنجی تریشقە ئاسای خۆی ڕووی لە بەکرێگیراوان دەڵێت تا دوایین فیشەکم مابێت شەڕ دەکەم و تەسلیم نابم. پاسدارانی ڕژیم خەڵک بۆ لای کاک فەخرە دەنێرنە ماڵەوە تا بەڵکو خۆی بدات بەدەستەوە. لەگەڵ ئەوەش جەنازەی ئەو دوو بەکرێگیراوە کە لەبەر ڕاهڕەوەکە کەوتبوون بخاتە دەرەوە. بەڵام هاوڕێ فەخرە پێیان دەڵێت بگەڕێنەوە من تەسلیم نابم. سەرنجام پاش زیاتر لە 15 ساعات شەڕی دلێرانە
ژیانی پڕ لە شانازی ئەم پێشمەرگە قارەمانەی کۆمەڵا کۆتایی پێهات. کاتێک ماڵەکەی لە ئاگردا سووتا، لە کاتێکدا کلاقێکی هاوڕێ فەخرە بە توندی بریندار ببوو، خۆی بە جامانەکەی بەسبووی. لە ماڵ هاتە دەر و 3 خۆفرۆش کە لە سەربانی ماڵەکە لە کەمیندا بوون دایەنە بەردەزڕێژ و هەر وەک خۆی قەولیدا بوو دوایین گولەی بەرەو سینجی داگیرکەران تەقان. هاوڕێ فەخرە لە کاتێکدا کە تەنیا 1 گولە لە تفەنگەکەی داما بوو بۆ ئەوەی بە زیندویی نەکەوێتە دەست بە کرێگیراوان، کۆتایی بە ژیانی پڕ لە شانازی خۆی هێنا و دڵی پڕ لە هیوای لە لێدان کەوت. بە کرێگیراوانی ڕژیم پاش مەرجی هاوڕێ فەخرەش غیرەتی نیزیک بوونەوەیان لە تەرمەکەی نەبوو بۆ دڵنیایی لە مەرجی ئەو تەرمەکەیاندایە بەردەزڕێژ. لە ماوەی نیزیک لە 15 سەعات شەڕی قارەمانانەی هاوڕێ فەخرەدین کە لە ئەنجامدا 15 بەکرێگیرا و کوژرا بوون و جەنازەکەیان نێردرا بۆوە ساردخانەی شاری سنا، خەڵک کە کاتێک ئاگاداری ئەو شەڕە حەماسیە بوون لەبەر دەرگای ئۆستانداری کۆ دەبوونەوە و بەهاتنی هەر ئامبولانسێک بۆ نێو شار کوژرا و بریندارەکانی ڕژیم دەگوێزراوە و خەڵک شادی و خۆشی خۆیان دەردەبڕی. ڕژیم زەبوونانە لە بڵینگۆ تەبلیغاتیەکانیەوە ڕای دەگەیان کە لە ئاوایینەوەڕا لەگەڵ کۆمەڵێکی زۆر پێشمەرگە دەرگیر بووە، بەڵام ئەم کۆمەڵێکی زۆر پێشمەرگە نەبوو. ئەمە هاوڕێ فەخرەدین بوو کە بە ئیمانی قایم بە ئارمانی شۆڕش گێرانە بە تەنیایی 15 سەعات دژی هێزێکی زۆر لە جنایەتکارانی ڕژیم دەستی دایە خۆراگری و بە جام بەختکردنی بێوێنە دیمەنێکی شکۆدار لە ئازایەتی پێشمەرگە قارەمانەکانی کۆمەڵی هێنایە سەرشانووە کە ترس و بیم لە ئەو بۆ هەمیشە لە بیری سەرکوتگەران ناچێتەوە. ڕێکەوتی 19 خەزاڵوەری ساڵی 1362 هەتاوی جەلادانی کۆماری ئیسلامی پێشمەرگەیەکی فداکاری کۆمەڵەیان بە ناوی هاوڕێ سادق ئیسماعیلی لە زیندانی شاری تاران تیرباران کرد. هاوڕێ سادق ئیسماعیلی ساڵی 1336 هەتاوی لە ئاوایی گۆمەیی سەر بە ناوچەی دیواندەرە لەدایک بوو. بەهۆی بربەرەکانی و خۆڕاگری باوکی هاوڕێ سادق لە بەرامبەر ئاغا و مڵکدارەکان لەدایک بوونی ئەم خۆشەویستە هاو کات بوو لەگەڵ ئاوارەیی و کۆچکردنی بنەماڵەکەی لەم دێ بۆ ئەو دێ. هەر بۆیە بە شێوەی متەفەرقە لە ئیمتحانی مەدرسەدا بەشداری کرد. بەم حاڵەشەوە توانی دەورەی سەرەتایی بە 3 ساڵ تێپەڕ بکە و بۆ درێژەدان بە خوێندن چووە سەقز و دیپلۆمی لەو شارە وەرگرت. پاشان چووە زانستگای ڕازی شاری سنە و توانی لیسانسی ڕاضی لەو زانستگایە وەربگرێ. هاوڕێ سادق هاوکات لەگەڵ خوێندن تێکەڵاو بە خەباتی سیاسی و شۆڕش گێرانە بوو، بەتایبەت ئاشنایی لەگەڵ هاوڕێ سەدیق کەمانگەر کاریگەری زۆری لەسەردانە و بە بیر و باوەڕێکی قایمترەوە درێژەی بە ژیانی شۆڕش گێرانەدا. دوای داگیرکردنی شارەکانی کوردستان لە لایەن هێزەکانی کۆماری ئیسلامیەوە هاوڕێ سادق هاتە ناو ڕیزی پێشمەرگەکانی کۆمەڵە، بەڵام دوای ماوەیەکی کورد لە سەر بڕیاری تەشکیلات چووە شاری تاران و لەوێ هەڵسوڕانی خۆی درێژە پێدا. ڕێکەوتی 19 خەزاڵوەری ساڵی 1363 هەتاوی هێرشی ڕژیم بۆ سەر ناوچەی کەڵاتەرزان سەر بە شاری سنا لە ئاوایی چاولکان بوو بە مەیدانی شەڕێکی گەورە و خێناوی لە نێوان هێزە سەرکوتگەرەکانی کۆماری ئیسلامی و هێزی پێشمەرگەی کۆمەڵە لە گوردانی شوان. لەم شەڕەدا
هێزەکانی کۆمار ئیسلامی تووشی خەسارەتێکی قورساتن و دەیان کەسیان لێکوژرا. لە جەریانی ئەم شەڕەدا دوو پێشمەرگە و ئەندامی فیداکاری کۆمەڵە بە ناوەکانی هاوڕێ سەلاح میرزایی و هاوڕێ عەباس همەتجوو گیانی ئازیزیان بەخەت کرد. هاوڕێ سەلاح میرزایی ئەندامی چالاکی کۆمەڵە ساڵی 1340 هەتاوی لە شاری سنا لەدایک بوو. ساڵی 1359 تاوی هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە و بەهۆی لێهاتووی و دڵسۆزیەوە بەرپرسی سیاسی گوردانی شوانی پێسپێردرا. هاوڕێ عەباس همەتجوو ناسراو بە ئەسەد لە ناوچەی سنا لەدایک بوو. ساڵی 1360 هەتاوی هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە و پاش ماوەیەک بەرپرسایەتی سیاسی دەستەیەک لە پێشمەرگەکانی کۆمەڵی پێسپێردرا و بەهۆی لێهاتووی و لەخۆبردوویەوە پاشان بوو بە ئەندامی کۆمەڵە. ڕێکەوتی 20 خەزەڵوەری ساڵی 1363 هەتاوی هێزەکانی کۆمار ئیسلامی هێرشیان کردە سەر شوێنی پێشمەرگەکانی کۆمەڵە لە ئاوایی گوێزە کوێرە سەر بە ناوچەی مەریوان. ئەم هێرشە لەگەڵ بەرەنگاری و مقاومەتی پێشمەرگەکانی کۆمەڵە ڕووبەڕوو بووەوە و ئەم شوێنە بوو بە مەیدانی شەڕێکی گەورە و حماسی. لە ئەنجامی چەندین سەعات شەڕی سەخت و نابەرابەر هێزی دوژمن تووشی خەسارەتێکی قورسات و چەندین کەسی لێکوژرا. لە جەریانی ئەم شەڕەدا دوو پێشمەرگەی فیداکاری کۆمەڵە بە ناوەکانی هاوڕێ تاهمورس فەرهەنگ و هاوڕێ فەرەجوڵڵا کەریمی گیانی ئازیزیان بەخەت کرد. هاوڕێ تاهمورس فەرهەنگ ناسراو بە دکتۆر حەما ساڵی 1337 تاوی لە شاری سنا لەدایک بوو. هەر لەم شارە بڕوانامەی دیپلۆمی بەهیاری وەرگرت. ساڵی 1359 تاوی پەیوەندی بە کۆمەڵەوە گرت و بە شێوەی نەهێنی درێژەی بە چالاکیدا. بەڵام لەلایەن هێزەکانی کۆماری ئیسلامی دەستگیر کرا و بۆ ماوەی 2 ساڵ کەوتە زیندانەوە. پاش ئازادبوونی لە ساڵی 1361 تاوی هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە و وەک پزیشکیاری گوردانی شوان درێژەی بە چالاکی خۆیدا. هاوڕێ فەرەجوڵڵا کەریمی ناسراو بە تەیمور ئەندامی کۆمەڵە و بەرپرسی سیاسی واحدێک لە پێشمەرگەکانی کۆمەڵە ساڵی 1341 تاوی لە ئاوایی سیر سەر بە ناوچەی هەوەتوی دیواندەرە لەدایک بوو. ساڵی 1360 تاوی هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە. ڕێکەوتی 21 خەزەڵوەری ساڵی 1362 هەتاوی هاوڕێ مەجید مصباح معاونی فەرماندەی دەستە لە جەریانی بەرەنگاری هێرشی بەکرێگیراوانی ڕژیم بۆ سەر چەند ئاوایی بەشەکانی کەڵاتەرزان و کۆماسی ناوچەی سنا گیانی ئازیزی بەخەت کرد. هاوڕێ مەجید مصباح
ڕێکەوتی 22 خەزاڵوەری ساڵی 1359 هەتاوی. بەرزایەکانی نزیک دوو ئاوایی زاخە و مەحمەوی سەر بە نەوچەی دیواندەرە بوو بە مەیدانی شەڕێکی قورس و نابەرابەر لە نێوان ستونێک لە هێزەکانی کۆمار ئیسلامی و هێزی پێشمەرگەی کۆمەڵا لە لەقی شەید سەعید. ئەم شەڕە نزیک 6 سەعاتی خایاند و پێشمەرگەکانی کۆمەڵا قارەمانانە بەرەنگاری ئەم هێرشە بوون و پاشەکشەیان بە هێزی داگیرکەر کرد. لە جەریانی ئەم شەڕەدا دوو پێشمەرگەی فیداکاری کۆمەڵا بە ناوەکانی هاوڕێ وەفا سەهامی و هاوڕێ شکرۆڵڵاه کولاقوچی گیانی ئازیزیان بەخت کرد. هاوڕێ وەفا سەهامی ساڵی 1328 هەتاوی لە شاری سنا لەدایک بوو. هەر لەم شارە بڕوانامەی دیپلۆمی وەرگرت و پاشان لە دانشکدەی ئەدەبیات درێژەی بە خوێندندا. دواتر وەک دەبیر لە دەبیرستانەکانی قڕوا دامزرا. پاش ڕاپەڕین لە جەمعیەتی دیفاع لە ئازادی و ئینقلاب درێژەی بە چالاکی خۆیدا و لە ڕێخستنی خەباتی خوێندکاران لە پاییزی ساڵی 1358 هەتاوی ڕۆڵی بەرچاوی جێرا و وەک نوێنەری دەبیران لە کانونی معەلیمان هەڵبژێردرا. پاش چوونی پێشمەرگە بۆ ناو شاری سنا، کاک وەفا وەک یەکێک لە بەرپرسانی کومیتەی خوێندکاران درێژەی بە چالاکیدا. هاوڕێ شکرۆڵڵاه کولاقوچی ساڵی 1334 هەتاوی لە شاری سنا لەدایک بوو. ساڵی 1354 هەتاوی بڕوانامەی دیپلۆمی بڕقی لە هونەرستانی سەنعەتی وەرگرت. یەکێک لە پێکێنەرانی شوڕای عالی گەڕک لە شاری سنە بوو. ساڵی 1358 هەتاوی هاتە ناو ڕیزی هێزی پێشمەرگەی کۆمەڵە و لە لەقی شەهید سەعید درێژەی بە خەباتدا. ڕێکەوتی 22 خەزاڵوەری ساڵی 1362 هەتاوی. ئاوایی هاڵەیەرە سەر بە ناوچەی سنە بوو بە مەیدانی شەڕێکی قرس لە نێوان هێزەکانی کۆمار ئیسلامی و هێزی پێشمەرگەی کۆمەڵا. لەم شەڕەدا پێشمەرگەکانی کۆمەڵا لە گوردانی کاکشوان زەبرێکی کاریان لە هێزی دوژمن وەشاند و لە جەریانی ئەم شەڕەدا 4 پێشمەرگەی فیداکاری کۆمەڵا بە ناوەکانی هاوڕێ بەهرام ئەحمەدیاری، هاوڕێ مزەفەر لاهورپور، هاوڕێ جەلال ئیشقی و هاوڕێ عەباس ئەکبەرابادی گیانی ئازیزیان بەخت کرد. هاوڕێ بەهرام ئەحمەدیاری ساڵی 1341 هەتاوی لە شاری سنا لەدایک بوو. هاوینی ساڵی 1360 هەتاوی هاتە ناو ڕیزی هێزی پێشمەرگەی کۆمەڵە. ئەم ئەندامە لێهاتووی کۆمەڵە بەرپرسی سیاسی دەستەیەک لە پێشمەرگەکانی کۆمەڵە بوو. هاوڕێ مزەفەر لاهورپور ساڵی 1341 هەتاوی لە شاری سنا لەدایک بوو. ساڵی 1359 هەتاوی هاتە ناو ڕیزی هێزی پێشمەرگەی کۆمەڵە. ئەم ئەندامە فیداکارەی کۆمەڵە لە دەیان شەڕی پێشمەرگەکانی کۆمەڵە بەشداری چالاکانەی کرد و بەرپرسی سیاسی گوردانی شوان دوایین ئەرکی تەشکیلاتی هاوڕێ مزەفەر بوو. هاوڕێ جەلال ئیشقی ساڵی 1338 هەتاوی لە شاری کرماشان لەدایک بوو. ساڵی 1356 هەتاوی دەستی کرد بە چالاکی سیاسی. ساڵی 1359 هەتاوی هاتە ناو ڕیزی هێزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ جەلال ئەندامی کۆمەڵە بوو. هاوڕێ عەباس ئەکبەرابادی ساڵی 1338 هەتاوی لە شاری دیواندەرە لەدایک بوو.
ساڵی 1360 تاوی هاتە ناو ڕیزی هێزی پێشمەرگەکانی کۆمەڵە. هاوڕێ عەباس ئەندامی کۆمەڵە بوو. ڕێکەوتی 22 خەزەڵوەری ساڵی 1363 هەتاوی هێزەکانی کۆماری ئیسلامی هێرشیان کردە سەر ئاوایی پارسانیان سەر بە ناوچەی سەقز و پێشمەرگەیەکی فیداکاری کۆمەڵە بە ناوی هاوڕێ عەبدوڵڵا ڕەحمانی بەرەنگاری ئەم هێرشە بووە. لە ئەنجامی شەڕێکی سەخت و نابەرابەر هاوڕێ عەبدوڵڵا و برازایەکی گیانی ئازیزیان بەخت کرد. هاوڕێ عەبدوڵڵا ڕەحمانی ساڵی 1338 تاوی لە ئاوایی پارسانیان سەر بە ناوچەی سەقز لەدایک بوو. ساڵی 1362 تاوی هاتە ناو ڕیزی هێزی پێشمەرگەی کۆمەڵە و لە کاتێکدا کە بۆ سەردانی بنەماڵەکەی گەڕابووەوە ئاوایەکەی خۆیان کەوتە گەمارۆی هێزەکانی کۆماری ئیسلامی و لە شەڕێکی قارەمانانەدا گیانی ئازیزی بەخت کرد. ڕێکەوتی 22 خەزەڵوەری ساڵی 1364 هەتاوی پێشمەرگەکانی کۆمەڵە لە گوردانی 22 ورمێ لە جەریانی شەڕی ناوخۆیی لە کوردستانی ڕۆژهەڵات لە دۆڵێک لە پشت ئاوایی کەچەلە سەر بە ناوچەی مەرگەوەری ورمێ کەوتنە کەمینەوە و 28 پێشمەرگەی کۆمەڵە گیانی ئازیزیان بەخت کرد و پەیوەست بوون بە کاروانی شەهیدانی سەربەرزی کۆمەڵەوە کە بریتین لە هاوڕێیان مەنسوور شەوکەتی، ئەتیق شیری، خوسرە و جەهاندیدە، ئیبراهیم موکری، قاسم خوسرەوی، خەدیجە ئەحمەدی، نەسرین حەسەن خاڵی، عەزیز سولەیمان زادە، جەمیل کوهی، موسا وەلیلو، سوارە بەختیاری، عادڵ باقری، ئەشرەف حوسێن پەناهی، خەلیل فەتاحی، منیرە مدەڕسی، مەولود جەوانمەردی، خالید ئەرغەوانی، ئیبراهیم پورمەند، سولەیمان ئەربابی، حەسەن حەقیقەت، ئەلی ئیراندوست، نەجمەدین ئکرادی، ئەلی جەعفەر شێخوەندی، بەهرام مەلەکی، قادر کەریمی، شەهرام عەلایی بەرزەنجی، لوقمان هیممەتیان و عەتاوڵڵا جەوان. ئەو 28 ئەستێرە سوورەی ئاسمانی چەوساوەکانی کوردستان بوون کە خوێنی سووریان لە پێناو ڕزگاری زەحمەتکێشانی کوردستاندا بەخت کرد. هاوڕێ مەنسوور شەوکەتی ئەندامی لێهاتووی کۆمەڵە ساڵی 1339 تاوی لە شاری نەغەدا لەدایک بوو. هەر لەم شارە تا دیبڵۆم درێژەی بە خوێندندا. ساڵی 1357 تاوی لەگەڵ جەمعیەتی دیموکراتیکی شاری نەغەدا پەیوەندی گرت و پاش ماوەیە کەڵسۆڕان لەم ڕێکخراوەیەدا لەگەڵ ڕێبازی کۆمەڵا ئاشنا بوو. ساڵی 1359 تاوی هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە. لە زۆربەی شەڕەکانی دژی داگیرکەران لە ناوچەی شنۆ بەشداری کرد. هاوڕێ مەنسوور ماوەیەک فەرماندەی دەستە و دواتر وەک پزیشکیار لە دەرمانگەی ناوچەی مەرگەوەری ورمێدا سازماندرا. هاوڕێ ئەتیق شیری بەرەندامی کۆمەڵە و ئەندامی کومیتەی دەستەی سازماندا ساڵی 1342 تاوی لە ئاوایی سۆماناوە سەر بە ناوچەی ورمێ لەدایک بوو. لە سەردەمی شۆڕشی 1357 تاویدا هاتە ناو جەرگەی خەباتی سیاسی و
لەو شۆڕشەدا چالاکانە بەشداری کرد. لە خەباتی زەحمەت کێشان و جوتیارانی ناوچەی سۆما لە دژی زۆرداراندا بەشداری چالاکانەی کرد. مانگەکانی ناوەڕاستی ساڵی 1360 تاوی پەیوەندی بە تەشکیلاتی کۆمەڵەوە گرت و وەک هەڵسوڕاوێکی تێکۆشەر لە شار و ناوچەکانی ورمێ هەڵسوڕا. ساڵی 1361 تاوی پەیوەندی بە تەشکیلاتی عەلەنی کۆمەڵەوە گرت و هاتە ناو ڕیزی هێزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ ئەتیق بەرپرسی نیزامی دەستەیەک لە پێشمەرگەکانی کۆمەڵە بوو. هاوڕێ خوسرە و جەهاندیدە ناسراو بە مستەفا ئەندامی لێهاتووی کۆمەڵە ساڵی 1335 تاوی لە شاری ورمێ لەدایک بوو. ساڵی 1357 تاوی وەک کەسێکی چەپ و شۆڕشجێر لە خەباتی خەڵکی ورمێ دژی ڕژیمیشا بەشداری کرد و دوای ماوەیەک پەیوەندی بە سازمانی پەیکار گرت. زستانی ساڵی 1360 تاوی بە هێزی پێشمەرگەی کۆمەڵەوە پەیوەست بوو، دوای ماوەیەک بوو بە بەرپرسی سیاسی گوردانی 22 ورمێ. هاوڕێ ئیبراهیم موکری ناسراو بە برایم غەریب ساڵی 1338 تاوی لە ئاوایی قومقەڵا سەر بە ناوچەی شاروێرانی مهابە لەدایک بوو. لە ئاوایی قومقەڵا دەرسی خوێند و بۆ درێژەدانی چوو بۆ شارەکانی مەهاباد و ورمێ و هەر لەو ماوەیەدا لەگەڵ خەباتی سیاسی ئاشنا بوو. لە بزوتنەوەی جەماوەری دژی ڕژیمیشا چالاکانە بەشداری کرد. هەر لەم ماوەیەدا پەیوەندی گر بە کۆمەڵەوە و وەک تەشکیلاتی نەیەنی چالاکانە هەڵسوڕا. ساڵی 1360 تاوی بوو بە ئەندامی کۆمەڵە و لە تەشکیلاتی کمیتەی ڕوستایی مەهاباد سازماندرا و پەیوەندی خۆی لەگەڵ زەحمەت کێشان قایمتر کرد. ساڵی 1362 تاوی لەلایەن تەشکیلاتەوە بەڕێکرا بۆ ورمێ و بوو بە بەرپرسی سیاسی پەل و دواتر وەک جێگری کمیتەی ناوچەی ورمێ هەڵبژێردرا. هاوڕێ قاسم خوسرەوی فەرماندەی نیزامی دەستا ساڵی 1344 تاوی لە ئاوایی قارنێ سەر بە شاری نەغەدا لەدایک بوو. ساڵی 1357 تاوی هاتە ناو جەرگەی خەباتی سیاسی و دوای هێرشی کۆماری ئیسلامی بۆ سەر خەڵکی کوردستان و قەتڵ و عامی ئاوایی قارنێ پەیوەندی گر بە کۆمەڵەوە. دوای ساڵێک لە بنکەی لایەنگرانی کۆمەڵە لە شاری شنۆ سازماندرا و بە ناوی نەهێنی ئەحمەد هەڵسوڕانی خۆی درێژەدا. ساڵی 1361 تاوی لەلایەن هێزەکانی ڕژیم دەستگیر کرا و بە 15 ساڵ زیندان مەحکوم کرا. ساڵی 1362 تاوی هاوڕێ قاسم لەگەڵ یەکێک لە بەکرێگیراوانی ڕژیم کە لەلایەن کۆمەڵەوە بەدیرگیرا بوو گۆڕدرایەوە. دوای گەڕانەوەی لە زیندان لە ڕیزی پڕ لە شانازی پێشمەرگەی کۆمەڵە سازماندرا. هاوڕێ خەدیجە ئەحمەدی ساڵی 1344 تاوی لە شاری نەغەدا لەدایک بوو. لە دەورانی دەبیرستان لە ساڵی 1357 تاوی لەگەڵ خەباتی سیاسی ئاشنا بوو. هەڵسوڕاوانە دژی ڕژیمی پاشایەتی چالاکینوان. پاشان پەیوەندی بە سازمانی چریکی فدایی گرت. پاش ماوەیەکی تر لەگەڵ تەشکیلاتی کۆمەڵە پەیوەندی گرت و وەک تێکۆشەرێک لە ناو شاردا هەڵسوڕا. ساڵی 1361 تاوی هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە و وەک مامۆستایەک لە ئاوایەکانی میرەدێ و هاچیدەرە سازماندرا. هاوڕێ جەمیل کوهی ساڵی 1348 تاوی لە ئاوایی ساکان لە بەشی سۆما سەر بە شاری ورمێ لەدایک بوو.
ساڵی 1350 تێتاوی چرایی ژیانێکی دوور لە چەوسانەوەی بۆ ڕۆشن کرد. بەڵام کۆماری ئیسلامی ئەم هیوایەی لێکوژاندەوە. هاوڕێ جەمیل لەگەڵ ئەمەدا کە تەمەنی کەم بوو بەڵام شور و شەوقێکی زۆری هەبوو. سەرەتای خەباتی بە حیزبی دیموکراتەوە گرێدا. دوای ماوەیەک زستانی ساڵی 1361 تاوی هاتە ناو ڕیزی هێزی پڕ لە شانازی پێشمەرگەی کۆمەڵە و وێڕای بێسەوادی لە ماوەیەکی کووردا لە ناو کۆمەڵە فێری نووسین و خوێندن بوو. هاوڕێ عەزیز سولەیمان زادە ساڵی 1337 تاوی لە ئاوایەکی نزیک شاری ورمێ لەدایک بوو. سەردەمی لاوی لە شارەکانی دەرەوەی کوردستان بە کرێکاری تێپەڕ کرد. ساڵی 1357 تاوی هاتە ناو جەرگەی خەباتی سیاسیەوە. ساڵی 1361 تاوی لە ڕێگەی رادیۆ لەگەڵ بەرنامە و سیاسەتی کۆمەڵە ئاشنا بوو. ساڵی 1362 تاوی هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە و لە هاندان و ڕێخستن و تەبلیغ بۆ زەحمەت کێشان دەوری بەرچاوی هەبوو. هاوڕێن نەسرین حەسەن خاڵی ساڵی 1344 تاوی لە شاری مەهاباد لەدایک بوو. ساڵی 1357 تاوی لە شۆڕشی دژی ڕژیمی پاشایەتی بەشداری کرد. ساڵی 1357 تاوی هەڵسوڕانی خۆی بە کۆمەڵەوە گرێدا و چالاکانە بە هەڵسوڕانی خۆی درێژەیدا. دوای ماوەیەک بە ناچاری شاری بەجێهێشت و هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە و لە دەیان ئەمەلیاتدا چالاکانە بەشداری کرد. هاوڕێ موسا وەلیلو ساڵی 1340 تاوی لە ئاوایی تزخواب لە بەشی ئەنزەلی سەر بە شاری ورمێ لەدایک بوو. ساڵی 1363 تاوی هاتە ناو ڕیزی پێشمەرگەکانی کۆمەڵە و لە هەموو شەڕەکانی گوردانی 22 ورمێ لە زستانی ساڵی 63 و بەهاری ساڵی 64 هەڵسوڕاوانە بەشداری کرد. هاوڕێ موسا هاوڕێیەکی خۆشەویست و جێگای متمانەی خەڵکی زەحمەتکێشی ناوچەی ورمێ بوو. هاوڕێ سوارە بەختیاری لە شاری بانە لەدایک بوو. هەڵسوڕاوانە بۆ بەرژەوەندی گەلی کورد و زەحمەتکێشان هەڵسوڕاوانە چالاکی کرد. هەر بۆیە ساڵێک کەوتە ناو سیاچاڵەکانی کۆماری ئیسلامی. دواتر هاتە ناو ڕیزی پێشمەرگەکانی کۆمەڵە و پاشان لە گوردانی 22 ورمێ سازماندرا و خەباتی خۆی درێژە پێدا. هاوڕێ عادڵ باقری ساڵی 1344 تاوی لە یەکێک لە ئاوایەکانی شاری سەڵماس لەدایک بوو. ساڵی 1357 تاوی لە گەرمەی خەباتی خەڵکی ئێران لەگەڵ کۆمەڵە ئاشنا بوو. بە تەبلیغی بیر و باوەڕی کۆمەڵە درێژەی بە هەڵسوڕانی خۆیدا. ساڵی 1363 تاوی هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ ئەشرەف حوسەین پەناهی ساڵی 1340 هەتاوی لە شاری سنا لەدایک بوو. ساڵی 1364 تاوی لە حاڵێکدا کە سەرباز بوو پادگانی بەجێهێشت و هاتە ناو ڕیزەکانی کۆمەڵە. هاوڕێ ئەشرەف لە چەند ئەمەلیاتدا چالاکانە هەڵسوڕا و دوای ماوەیەک لە گوردانی 22 ورمێ سازماندرا و بە هۆی ئازایەتیەوە بوو بە فەرماندەی نیزامی دەستە. هاوڕێ منیرە مودەڕسی ساڵی 1341 تاوی لە بنەماڵەیەکی سیاسی لە شاری مەهاباد لەدایک بوو. لە ڕاپەڕینی ساڵی 1357 تاوی چالاکانە بەشداری کرد و وەک هەڵسوڕاوێکی خوێندکار درێژەی بە خەباتی سیاسیدا. دوای ڕاپەڕین
لە ناو جەمعیەتی ڕێگای ڕزگاری زەحمەتکێشانی کوردستانی ئێران بوو بە ئەندامی کومیتەی ژنان. دوای ماوەیەک پەیوەندی بە کۆمەڵەوە گرت و هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە و لە بەشە جۆرە و جۆرەکانی تەشکیلاتی کۆمەڵەدا درێژەی بە چالاکیدا. هاوڕێ خەلیل فەتاحی ناسراو بە خەلیل باڵاو ساڵی 1345 یاتاوی لە ئاوایی باڵاو سەر بە ناوچەی ورمیە لەدایک بوو. هەتا ساڵی 1359 یاتاوی درێژەی بە خوێندندا. ساڵی 1363 یاتاوی هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە و زۆر زوو بوو بە خۆشەویستی خەڵکی ناوچەی ورمیە. هاوڕێ خالید ئەرغەوانی ساڵی 1341 یاتاوی لە شاری سەقز لەدایک بوو. پاش ڕاپەڕینی ساڵی 1357 یاتاوی هەڵسوڕانی سیاسی خۆی بە جەمعیەتی دیفاع لە مافی زەحمەتکێشانی سەقزەوە گرێدا و هەر لەو ماوەیەدا لەگەڵ سیاسەت و بەرنامەی کۆمەڵە ئاشنا بوو. لە هێرشی کۆماری ئیسلامی بۆ سەر شارەکانی کوردستان لە شار مایەوە و زۆر چالاکانە و وەک تێکۆشەرێکی کۆمەڵە لە خەباتی خەڵکی شاری سەقز لە دژی هێزەکانی ڕژیم بەشداری کرد. بەهاری ساڵی 1359 یاتاوی لە بەرپەرزدانەوەی هێرش ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ سەر شاری سەقز دەوری گێڕا و پاش ماوەیە کاتە ناو هێزی پێشمەرگەی کۆمەڵە. وەک پزیشکیار لە ئاوایی وەتەمیش سەر بە ناوچەی بۆکان هەڵسوڕانی خۆی درێژە پێدا. لە ناوچە جۆرە و جۆرەکانی کوردستاندا لەوانە سەردەشت و بۆکان و مەهاباد و سەقز و شیمالی کوردستان و گوردانی 22 ورمێ چالاکینواند و سیمای خۆشەویستی خەڵکی زەحمەتکێش و هاوڕێیانی پێشمەرگەی کۆمەڵە بوو. هاوڕێ مەولود جەوانمەردی ناسراو بە عەلی دەرمان ساڵی 1341 یاتاوی لە ئاوایی دەرمان ئاوا سەر بە ناوچەی سەڵماز لەدایک بوو. لە شۆڕشی ساڵی 57 خەڵکی ئێراندا دژ بە ڕژیمی پاشایەتی بەشداری کرد و لە خۆپیشاندانەکان و ئێعترازاتی خەڵکی شاری ورمیە و سەڵماز دەوری چالاکانەی جێرا. دوای شۆڕش لەگەڵ تەشکیلاتی کۆمەڵە پەیوەندی گرت و وەک هەڵسوڕاوێک لە بڵاوکردنەوەی بیر و باوەڕی شۆڕش گێرانە و لە دژی کۆنەپەرستان هەڵسوڕاوانە کاری کرد. کاتێک هێزەکانی ڕژیم و کۆنەپەرستانی ناوچەویستیان دەستگیری بکەن لە دەستیان دەرباز بوو هەر ئەو کاتە هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ ئیبراهیم پورمەند ناسراو بە برایم خنخا ساڵی 1344 یاتاوی لە ئاوایی خنخا سەر بە سندوسی نەغەدا لەدایک بوو. ساڵی 1362 یاتاوی با ڕیزی پێشمەرگەی کۆمەڵەوە پەیوەست بوو خەباتی سیاسی خۆی درێژەدا و لە هاندانی زەحمەتکێشان دەوری بەرچاوی لە ناوچەکەی خۆیاندا گێڕا. هاوینی ساڵی 1363 یاتاوی بە ناوچەی شیمالی کوردستان ئینتقال درا. هاوڕێ سولەیمان ئەربابی ساڵی 1348 یاتاوی لە نێو بنەماڵەیەکی زەحمەتکێشی ئاوایی کانیسپی لە بەشی ئەنزەلی شیمالی کوردستان لەدایک بوو. پاش ڕاپەڕینی ساڵی 1357 یاتاوی لەگەڵ سیاسەت و ئامانجەکانی کۆمەڵە ئاشنا بوو وەک تەشکیلاتی نەهێنی درێژەی بە چالاکیدا. ساڵی 1363 یاتاوی بە کرێگیراوانی ڕژیم بە تاوانی هاوکاری لەگەڵ کۆمەڵە چەندین ڕۆژ گرتیان و خستیانە ژێر ئازار و ئەشکەنجە و ئەزیەت. بەڵام لەبەر ئەوە کە هیچ بەڵگەیەکیان وەدەست نەکەوت پاش ئازادبوون لە زیندان و لەبەر ئەوەی ئەمنیەتی کەوتووە مەترسیەوە بڕیاریدا بێتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە و
زستانی ساڵی 1363 تاوی بە ریزی پێشمەرگەی کۆمەڵە پەیوەست بوو. هاوڕێ حەسەن حەقیقەت ساڵی 1341 تاوی لە ئاوایی سەرچاوە سەر بە ناوچەی بۆکان لەدایک بوو. بڕوانامەی دیپلۆمی لە شاری بۆکان وەرگرت و پاش ڕاپەڕینی ساڵی 57 پەیوەندی بە کۆمەڵەوە گرت و تا ساڵی 1360 تاوی بە شێوەی نەهێنی درێژەی بە چالاکی سیاسیدا و پاشان هاتە ناو ریزی پێشمەرگەی کۆمەڵە. ساڵی 1361 تاوی لە کومیتەی بەشی فەیزوڵابەجی سازماندرا. هەروەها ساڵی 61 بوو بە ئەندامی کومیسیۆنی پەروەردەی کۆمەڵە و ساڵی 1362 تاوی وەک بەرپرسی پەروەردە نێردرایە شیمالی کوردستان. بەڵام بەهۆی شەڕی ناوچەکە نەیتوانی لەم بوارەدا درێژەی بە چالاکی بدات و لە بەشی نظامی سازماندرا و لە دەیان شەڕ و عەمەلیاتدا چالاکانە بەشداری کرد. هاوڕێن نەجمەدینی ئەکرادی خەڵکی ناوچەی سەقز بەرپرسی مەعاونی پەلوو فەرماندەی دەستەیەک لە پێشمەرگەکانی کۆمەڵە بوو. هاوڕێ بەهرام مەلەکی ساڵی 1339 تاوی لە شاری میاندووا و لەدایک بوو. هاوڕێ شاهرام عەلایی بەرزەنجی ناسراو بە فوئاد بەرەندامی کۆمەڵە بوو. هاوڕێیان عەلی ئیراندوست، عەلی جەعفەر شێخوەندی، قادر کەریمی، لوقمان هیممەتیان، عەتاوڵڵا جەوان لە جەریانی ئەم شەڕەدا گیانیان بەخەت کرد. بەداخەوە ژیان نامەی ئەو هاوڕێیانەمان لە دەستدا نییە، هەر بۆیە داوا لە هاوڕێیان و بنەماڵەی شەهیدان دەکەین تا بەناردنی ژیان نامەی ئەم ئازیزانە بەرنامەی ئەستێرەکانی ڕۆژهەڵات دەوڵەمەندترکەن. ڕێکەوتی 22 خەزاڵوەری ساڵی 1368 هەتاوی پێشمەرگەیەکی فیداکاری کۆمەڵە بە ناوی هاوڕێ کەماڵ فەیزی بەهۆی ڕووداوێکی دڵتەزێن گیانی ئازیزی بەخەت کرد. هاوڕێ کەماڵ فەیزی ساڵی 1348 هەتاوی لە ئاوایی کانی نیاز سەر بە ناوچەی سەقز لەدایک بوو. ساڵی 1366 هەتاوی هاوڕێ کەماڵ ڕووی کردە خەباتی چەکدارانە و خۆی گەیاندە ئامۆزشگای پێشمەرگایەتی کۆمەڵە و لە گوردانی 26 سەقز سازماندرا. ڕێکەوتی 23 خەزاڵوەری ساڵی 1364 هەتاوی بە کرێگیراوانی گروهی زەربەتی بۆکان لە حزوری 3 پێشمەرگەی کۆمەڵە لە ئاوایی قازڵیان سەر بە ناوچەی بۆکان ئاگادار بوونەوە و هێرشیان کردە سەر شوێنی حەسانەوەی ئەم هاوڕێیانە و شەهیدیان کردن کە بریتین لە هاوڕێیان عومەر محەممەدی و ڕەسوڵ فەیزی و هوشەنگ موقبلی. هاوڕێ ڕەسوڵ فەیزی ساڵی 1338 هەتاوی لە ئاوایی یەکشەوە سەر بە ناوچەی بۆکان لەدایک بوو. ساڵی 1356 هەتاوی لەگەڵ کۆمەڵێک لە هاوڕێیانی کۆڕێکی سیاسی و کتێب خوێندنەوەیان پێکێنا و بەم جۆرە ژیانی سیاسی ئەو دەستی پێکرد. دوای ڕاپەڕین و لە درێژەی خەباتی سیاسی خۆیدا پەیوەندی کرد بە جەمعیەتی دیفاع لە زەحمەتکێشانی بۆکانەوە و لە هاندان و ڕێخستن و سازماندانی زەحمەتکێشانی ئاوایی یەکشەوە دەوری گرنگی جێرا. لە هێرشی هێزەکانی کۆماری ئیسلامی
بۆ سەر بزوتنەوەی شۆڕش جێرانەی کوردستان لەگەڵ تەشکیلاتی کۆمەڵە پەیوەندی گرت و وەک تێکۆشەرێکی کۆمەڵە دەوری جێرا. دوای گەڕانەوەی خەڵکو و پێشمەرگە بۆ ناو شار و پاییزی ساڵی 1350 تاوی هاتە ناو ڕیزی هێزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ عومەر محەممەدی ناسراو بە عومەری حاجی غەفور ساڵی 1338 تاوی لە ئاوایی لەگز سەر بە ناوچەی بۆکان لەدایک بوو. لە شاری بۆکان بڕوانامەی دیپلۆمی وەرگرت. ساڵی 1350 تاوی پەیوەندی بە کۆمەڵەوە گرت و ساڵی 1361 تاوی پەیوەست بوو بە هێزی پێشمەرگەی کۆمەڵە و لە گوردانی سیویەکی بۆکان سازماندرا و وەک پزیشکیاری گوردان دەستی کرد بە کار و چالاکی خۆی لە ناوچەکانی بۆکان و مەهاباد و بانە. هاوڕێ عومەر ئەندامی چالاکی کۆمەڵە بوو. هاوڕێ هوشەنگ موقبلی ساڵی 1345 تاوی لە شاری سەقز لەدایک بوو. لە ڕاپەڕینی ساڵی 1357 تاوی بەشداری کرد و لە خەبات و ئێعترازی خوێندکاران لە دژی ڕژیمی شا بەشداری کرد و بەم جۆرە هاتە ناو جەرگەی خەباتی سیاسیەوە. دوای ڕاپەڕین لە درێژەی خەباتی سیاسی خۆیدا پەیوەندی بە ڕێکخراوەی پەیکارەوە گرت و وەک تێکۆشەرێکی ئەو ڕێکخراوەیە دەوری چالاکی جێرا. لە ناکۆکیەکانی ناوخۆیی پەیکاردا پەیوەندی گر بە تەشکیلاتی کۆمەڵە و وەک تێکۆشەرێکی کۆمەڵە لە ناو شاردا درێژەی بە هەڵسوڕانی سیاسی خۆیدا. هاوینی ساڵی 1363 تاوی لە شار هاتە دەرێ و بە ڕیزی هێزی پێشمەرگەی کۆمەڵە پەیوەست بوو. ڕێکەوتی 23 خەزاڵوەری ساڵی 1366 هەتاوی جەلادانی کۆماری ئیسلامی پێشمەرگەیەکی فداکاری کۆمەڵەیان بە ناوی هاوڕێ سابیر نەعلی لە زیندانی شاری ورمێ تیرباران کرد. هاوڕێ سابیر نەعلی ساڵی 1343 تاوی لە شاری میاندووا و لەدایک بوو. ساڵی 1357 تاوی ماڵیان کۆچی کرد بۆ شاری مەهاباد. لە جۆزەردانی ساڵی 1360 تاوی لە حاڵێکدا چەند بڵاو کراوەیەکی پێبوو لەلایەن هێزەکانی کۆماری ئیسلامیەوە دەستگیر کرا و بۆ ماوەی 2 ساڵ لە زیندانی ورمێدا زیندانی کرا. لەبەر هەڵسوڕانی بەردەوامی لە زینداندا بەتایبەت دوای جام بەختکردنی براکەی بە ناوی هاوڕێ حەمید نەعلی و دەستگیرکرانی خوشکی 13 ساڵەی لە ساڵی 1361 تاویدا بۆ ماوەی ساڵێکی تر ماوەی زیندانی بوونەکەی درێژ کرایەوە. ساڵی 1363 تاوی دوای ئازادبوونی پەیوەندی گر بە تەشکیلاتی کۆمەڵە و بە هێزی پێشمەرگەی کۆمەڵە پەیوەست بوو. دوای ساڵێک و لە درێژەی هەڵسوڕانی سیاسیدا چوو بۆ شاری تاران و مەهاباد، بەڵام گیرا و زیندانی کرا.